خێر و بیسەرین کوردستان 24 دەمەوە باش هیویا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دەنهاتی نەفدیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵەکە کادیش بەرنامەیە ئب کوردی کۆڕۆنا و هەفکاری ئەب دروستکردنا دەرمان و ڤەدیتنا چارەسەریەش بۆ ڤیرۆسا کۆڕۆنایە ڕۆژێک دەهێتن کۆڕۆناش وەک هەر ڕۆژێن دیتریên سەخت و نەخۆش کە چەوا مەکاریە تێپەڕینین ئەوە ژی دێ تێپەڕیت و دێ دوماهی کێتن بەلێ ئەوە ئەتمینتەت هزرا مرۆڤایەتیەدا ئەو هەوڵ و تێکوشان و کۆمەک و یارمەتیدان و هەفکاریên مرۆڤینە کت ناوبەرا مرۆڤاتیەدا تهێنە ئەنجامدان لەسەر ئاستێ تاکی و لەسەر ئاستێ وڵاتان جی لەورا مەتناڤا خەڵەکا بەرنامێ بە کوردیدا ئەفەرزانی زووما خۆپێخینە سەر چەمکێ کۆمەک و هەفکاریە ناوبەرا مرۆڤاندا ئەب چ شێوازەت گەل مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر بەخێر بێ مامۆستا هێژام مامۆستا کۆمەک و هەفکاری چەمکێکە گەلک هێتە بەحەسکردن ڕۆژانێت ئاساییدا و ڕۆژانێت بەرتەنگیەدا ڕەنگە قەنەعەت و باوەرەکە ژیل دەف کۆمەلگاها مەدەمان بەحساوێ مژارێت کەین لەورا مەفەرزانیت ناڤا vê وەکو بێنێ ڕەوشانەها ئەم تێدا ژین ئەم بزانین مە چەوا تێڕوانینەکە جوان و ئاسایی و هەفسەنگ کەبیتن بۆ چەمکێ هەفکاریێ و ئانکو کۆمەکێ و هەفکاریکردنە هەفتوو بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان وەکو ئاماژەت پێکرد چەمکە قورئانیەکان بەوردی لێ بکۆڵیتەوە مانە جوانەکانی دەرەکەوێت یەکەم بۆ نمونە هەر کات گوتت گرفتمان هەیە یا گوتت ئاریشەمان هەیە بوونی گرفت یان ئارێشە یعنی چی؟ یعنی بێگومان چارەسەر هەیە مادام گرفت هەیە بێ چارەسەرێک هەبێ چ دلیل ئەم وێ دڵنیا ببین کە هەر کێشێکی چارەسەریل پشت بەڵێ نمونەیەکی دی دەڵێن ئێمە تینوین دەڵێ ئینسان فڵانە کەس تینووە ئەڵەن تینوێتی خۆی نیشانەی بوونی ئاوە مانە بێ ئاو نەبێ معنای نییە تینوێتی باشە دەڵێن هەژاری ئەبێ هەژاری ئەگەر هەبوو ئەبێ دەوڵەمەندیش هەبێ لە شوێنێک کوشانە کە بیت بۆ ڕزگاربوون الفەقیر کەواتە ئێمە قسەکەمان لێرەیە ئێستا کە بارودۆخی ئێمە لە نەخۆشیە ئەبێ بە دوای چارەسەر بگەڕین لە هەژاریە ئەبێ بە دوای دەوڵەمەندی بگەڕین لە ئاریشە و گرفتین دەبێ بە دوای چارەسەر بگەڕین کەواتە لێرە مەسەلەیەکی زۆر گرنگ دێتە پێشەوە کە وەکو مرۆڤ هەستمان بۆ یەکتر بجوڵێ و کۆمەکی یەکتر بکەین ئەمە ئەو ڕۆژەیە لە ڕاستیدا ئەمە ئەو ڕۆژەیە کە کۆمەکی یەکتری بکەین بۆ چونکە وشەی کۆمەک ئێمە بە کوردی دەڵێن کۆمەک بۆ تەعاون دەڵێن هاوکاری دەڵێن هاریکاری دەڵێن یارمەتی هەموو ئەمانەمان گوتووە بەس خوددا دووشتی لەگەڵ یەکا داناوە ئێستا زۆرێک لە خەڵکی ئێمە دەڵێن ئێمە واچاکە لە گوناهەکانمان تۆبە بکەین قسەیەکی جوانە مانای وایە مانای چیە پەشیمان ببینەوە یعنی گوناه مانای وایە هەڵەمان کردو چاکە وەکو بە خۆدا چوونەوەیەک بەڵام بڕوانە مەسئلەی تەوبە خدا لە قورئاندا لەگەڵ کوێیە پەیوەستی کردوێتەوە خدا دەفەرمێ ئەلەم یعلەموا ئەوانە باوەڕداران نەیانزانی ئەلەم یعلەموا ئەن الله هو يقبل التوبة عن عباده ويأخذ الصدقات ما بسم أم دوو شەیە کۆکەرەوە پەیوەستی بچبێت کەواتە خدا مەسئلەی ئەوە کە خدا هو يقبل التوبة ئەوە خدایە کە تۆبە قبول دەکات دوو لەگەڵیا چی فەرمووی ويأخذ الصدقات ئەم کۆمەکە کە تۆ ئیخیتە دەستی من ئەوە چۆن دەڵێ نە تۆ منەتێکە بەسەر مندا ئیکەی نە منیش خۆم بەکەم ئەزانم وەختێک کە پێویستمە وەری دەگرم چونکە خدا فەرمووی ويأخذ الصدقات ئەو کۆمەکەت خستە دەستی خودداوە تەشبیه نەبێ معناکەی چۆن دێ خدا فەرمێ ويأخذ الصدقات یعنی خدا ئەڵێ ئەو کۆمەکەی تۆ دەیکەی بۆ ئینسانێکی هاوتای خۆت وابزانە خدا وەریگرت لێت ئەمە مەسئلەیەکی زۆر گەورەیە بەلێ بوو چۆنەکەیت بیشتن هەر سەدەقەکەت قوڕانی دەهات بیتن مەبەست بێ زەکاتە فەرزە نەک زەکاتە تەتەووعە سەدەقە تەتەووع لە سیاقی ئاەتەکان ئەویش دەرەکەوێت ئەویش دەرەکەوێت چونکە لە شوێنێکە کە دێمەسەری بیرت قسمەوە پەیوەستی کەمەوە بە زەکات مانایەکی یعنی مانای یەکەم مەبەستمەوە بوو تەوبەکردن پەیوەست بوو بەچی بە سەدەقات لە هەمان کاتیشدا ئەم کۆمەکەی کە ئینسان بۆ برای ئینسان بۆ خوشکی ئینسانی خۆی ئەم کۆمەکە دەکا دەبێ منەت نەکە چونکە خدا فەرمووی لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى بەڵام گرنگەکە لێرەیە هەست بکەی کە ئەم کۆمەکەی تۆ ئەیدەی بە ئینسانێکی دی لەم وڵاتە و لە هەر شوێنێک و لە هەر شوێنێکی دی چییە؟ ويأخذ الصدقات ئەوە خدا بوو لێتی وەرگرت ئەم مەسئلەیە یعنی حاڵەتی ئینسانی ئێمە زۆر بڵند دەکە کەواتە لێرە شتێکی ترمان بۆ دەرەکەوێت ئەگەر ئەو سەدەقاتە زەکاتیش بێ ئەگەر کۆمەکیش بێ ناولێنانی بە سەدەقات بریتیە لە داتاشراوەکانی
صدق یعنی ڕاستگۆیی کەواتە بەڕاستی بڵێن چێ ڕاستگۆیە ئەوەی کە دەبەخشێ و بەخشینی هەیە کۆمەکی مرۆڤایەتی دەکا ڕاستگۆیەتی خۆی سەلمان بەێ ئەخستنەك vێرە هەیە مامۆستا بژن خودی تعالە ئەو پەڕێ دەولەمەندیە و خوددانشیانەکە گەلک مەزنت هەمان دەمدا داخوازش مرۆڤات کەتن کە ئەو هەفکاریە یەکتر بکەن بەڵێ کەواتە باسەکە لێرە بوو ئێمە گوتمان بغەڕەز لە بوونی ئینسان لەسەر ڕووی ئەرزدا چییە ئەوەیە کە خوددا ئەم ئینسانی دروست کرد لەسەر ئەم ئەرزەدا لیەبلووەکم ئەیکم ئەحسەن و عەمەل کە ئەحسەنی عەمەل یەکێ لەوانە ئەم بارودۆخەیە کە بەسەرمانە دێت چۆن کۆمەکی یەکتر بکەین ئەگەر خوددا هەموو شتەکان لە بری ئێمە بکە هیچ سوودێکی بۆ ئێمە نەماکەواتە ئیمتیحانەکە کەواتە وەیەأخوذ الصەدەقات ئەوە خوددایە کۆمەکەکان وەردەگرێ ئەوە بڵندیەک دەدا بە ئینسانەکان کەوا شەرم نەکەن کاتێککە پێویستیان بە کۆمەکەی وەریگرین دوو ناولێنانی بە سەدەقات ڕازگۆیی خۆمانیش دەردەخە کەواتە ئەمە هیچ منەتێکی نەویست دوو ئەوەی کە گوتت لە هەندێک ئاەتە سەدەقات بەمانای زەکاتە ڕاستە يعني إنما الصدقات للفقراء والمساكين يا خدا دەفەرمێ بە پێغەمبەر درودی خوای لەسەر لە دوای ئەویش بەکار بەدەستان خود من ئەموالهم صدقة ئەوە شتێکی زۆر باشە کەواتە ئێمە سەلەم کاتی من و تۆ قسەی تێدا دەکەین باسمان لە کۆمەککردنی خەڵکی خۆمانە کە بەشێکی زۆری لە ئەنجامی بێموچەی و بەشێکی تریشیان کە کاری بێکاری ئەمانە پێویستیان پێێتی کە وەختی ئەمانە پێویستیان پێێتی کوردەواری بە شێوازێک خۆتەزانی زەکات چۆنە درێ ئەڵێن زەکات هەموو ساڵ نزیکەی 4 ملیۆن و نیو ئەوەندەت هەبێ و ساڵێکی بەسەردا تێپەڕ چوو بێ زەکاتەکەی دەردەکەی لەوەندە بەرەو ژوور ئەو قسەیە ئەو ساڵە کەیە ساڵی زەکاتدان لە کوردەواری ئێمە ڕەمەزانە یعنی ڕەمەزان دێت خەڵک زەکات دەدا بەڵێ مەرجە مەبەستمەوە بوو وا ڕێکیان خستو بۆ ئەوەی کەوا ینی شەرت نییە وابێ هەموو کەس ساڵی خۆی ئەزانێ هەموو کەس ئەزانێت لەکەیەوە بە ساڵێک دایناوە بەس ڕێخستنی لە ئەنجامی وەکو چۆنە ڕێخستنێکی کۆمەڵایەتی مەبەستم ئەوە بوو زانایان باشیان کرد فتوای ئەوەیاندا کە ئەکرێ پێش بخرێ یعنی ئەو کەسەی لە ڕەمەزانە زەکاتی دێتە سەر ئێستا ئەتوانێت ئەنکو دەست نیشانکردنا زەکاتێت هەیوا ڕەمەزانێدا تشتێک نییە گرێدای دینی بەشتیهادەکە زانای بەڵێ ینی خۆمان وەمان داناوەکەوە بە ساڵەکە بخەینە ئەوێ ڕەمەزان و دوای ئەوە جەژن دێ ئەوە بۆ چۆن لە عورفێکی جوان بەڵام مەبەستم ئەوەیە کە ئەڵێن زەکات ئەتوانی پێشی بخەی ئەڵێ من زەکاتەکەم لە کۆتایی ڕەمەزان ئەدەم ئێستا بیدەری چونکە ئێستاکە پێویستی پێیەتی ئێستاکە موچەی مانگی خۆی وەرنەگرتووە ئێستاکە ئەم مانگە کاری نەکردووە ئێستا ئەم مانگە پێویستی پێیەتی ئەوە خاڵێکی ئەوەی جا وەختی کە تۆ ئەم کۆمەکە دەکەی هیچ وەکو گوتم منەتی تێرە چکە خوددا دەفەرمێ بە پێغەمبەر خذ من ئەموالهم صدقة لیان وەرگرا بۆ تطهرهم وتزكيهم بها یعنی ئێمە لەو بەخشینەیە چ دەبین ناخمان پاک دەکەینەوە خۆمان بڵند دەکەینەوە وەکو حاڵەتێکی ئینسانی جا لێرە مەبەستم ئەوەیە کە جارێکی تر ئەوەش بڵێم یعنی ئینسان کە دەبەخشێ پرسیارێکی تر دێوەکو تۆ گوتت جاری ئەڵێ خوا خۆی بۆ نابەخشێ ئەخر خوا تۆی کرد بە ستاری قودرەتی خۆی لە تۆی داوا کرد یارمەتی برای ئینسانی بدەیت هۆگەر خۆی پارەی بباراندایە لە ئاسمانەوە هیچ مانایەک بۆ ئیختیبارەکە نامە ئەوە یەک دوو دەڵێ کاری حکوومەتە منەقم چییە گوتمان ئەوە کاری حکوومەتە 100% ڕاستە کاری حکوومەتە بەس کە بارودۆختێک چوو تۆ هەدبوو دراوسەکەت کەسەکەت نزیکەکەت هاوڕێکت پێویستی پێبوو ئەڵی بمرێ هەر لەبەرەوەی ئەوە کاری حکوومەتە ئەو کاتە بێتە کاری تۆش جا لێرە مەبەستم ئەوە بوو خدا لە قورئاندا دەفەرمێ ينفقون أموالهم ابتغاء مرضات الله ابتغاء مرضات الله يعني وەختی من کۆمەکی تۆ دەکەم حەقم نییە حکوومەت پێ ئەزانە یا نازانێت بەڵێ مامۆستاگەر نها ئەم سەحلیکەینە جیهان هەموو ڕۆبەڕۆی vê کۆرۆنایی بووە بەڵێ هەمان دەمدا وەختیان بینین ڕێکخراوên مەدەنی سەرتانسەری جیهانê yê xwebexşiyetken yê komeketken nek niyeteka palderekî dînî hebît belku palderekî însanî heye erê ev rû çend giring e em wek musilmanek palderê însanî jî me hebît تابێ هەمان بێ ئێستاکە ئێمە ئەگەر خەڵکی تر لێ بقەومایە لەو سەری دنیا ئێمە کۆمەکمان بۆی دەنارد ئەوە ئینسانێکەیە ئێستا کەسی خۆمان لێ قەوماوە يعني ئێستا کەسی خۆمان و وڵاتی خۆمان لێ قەوماوە نیە الأقربون أولى بالمعروف ئەوەیە کەواتە لێرەوە ئەوە بوو کە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی وەبدأ بمن تعول يعني ئێستا هەر کەسێک وڵاتی خۆی سنوورەکان داخراوە ئەبێ ئێستا ئێمە لە خەمی کۆمەڵگەی خۆمان نابین اینجا ئەوە مەسەلەیەکی زۆر گرنگە بۆیە کە خوددا مەبەستم یەک خاڵێکە یعنی ئینسان کە وەختێک کۆمەکی یەکێکی تر دەکا نەیکا بە منەت یعنی تۆ کە کۆمەک دەبەخشی من و تۆی باوەڕدار کە ئینسانی باوەڕدار وەختێک کۆمەک دەکا خوددا دەفەرمێ ينفقون أموالهم ابتغاء مرضات الله جا شتێکت وت لە قورئاندا
خدا بۆ من و تۆگە من قەرزێ بە تۆ بدەم خدا دەفەرمێ ئیذا تەداینتم بدەین إلى أجل مسمى فاكتبوه يعني ئەگەر من قەرزم داها بە کوردی هەر دەڵێن قەرز ئەوە خۆ ناوی ناوە دەین لە بینی من و تۆ و لە بینی ئینسانەکانە ئەگەر پارەماندا بە یەکتر بە قەرز خدا فەرموێ دەین بەڵام خدا بۆ خۆی دەفەرموێ ئێوە یارمەتی و کۆمەکی ئینسان بکەن ئەو کۆمەکەی کە ئەیکەن خدا دەفەرموێ لە قورئاندا من ذا الذي يقرض الله قرضا حسنا چێ لە ئێوە قەرزێک بە خدا دەدا یعنی چی یعنی خدا وەختێک کە دەڵێ یارمەتی ئینسان بدەن دەڵێ وا بزانە قەرزێکە و بە منت داوە لە منی وەرگرەوە بەڵام وەختێ بینی من و تۆ ئینسانەکان پارە بە یەک دەدەین خدا ناوی ناوە دەین من ئێشتا نەمزانی بە کوردی چۆن دەین بکەم بە شتێک و قەرضی قورئانیش بکەم بە قەرز هەردووکی بە کوردی پێی دەڵێن قەرز دەبێ وشەیەکی بۆ هەردووکی جاکەینەوە بۆچی دەڵێن خدا بۆچی لە قەرزی نێوان ئینسانەکان ناوی ناوە دەین بۆچی ئەو خێرەی کە دەیکەین وەکو ئینسان لە پێناوی خدا ناوی ناوە قەرض خدا بۆ خۆی دەڵێ من ذا الذي يقرض الله قرضا حسنا وأقرض الله قرضا حسنا خدا بۆ خۆی دەڵێ خێر بکەن بە ئینسانیەت وا بزانە قەرزت بە منداوە یەکێک لە جیاوازیەکانی نێوان دەین و قەرض چیە لە قورئان دەین چونکە لە بینی ئینسان و ئینسانە ممکنە نەیداتەوە بیخوا چەند کەسەیە قەرزی فەوتاوە وایە بەس خدا بۆ خۆی دەینی بەکار نەهێنا قەرضی بەکارهێنا یعنی چی یعنی مسۆگەر بە 100% شتێک کە تۆ لە پێناوی خدا دەیبەخشی قەرزێکە بە خدا داوە قەت نافەوتێ بەلێ دەرجەڵە بتەژی وەسانینە ئەگەر مە برەت قاڵبێکی ئاینی دایان قومە پەیوەست کرد نیەتێکی کە بۆ خدای مەزم بیتن ئەتوی دەمیدا نیەتێک یان شعورێک لەف ئیمانداری دروست ببیتن کە هەفکاریت گەل کەسێکی دیندار و متدەین بکات کەسانی دیتر ئێحمال بکەن لەبەر ئەمە گرنگە پرسیارێکی جوانە کەواتە وەختێ دەڵێن ئیبتیغاء مەرضاتی الله ئەو خودایە بەس خاوەنی مسلمانە ئەو خودایە بەس خاوەنی دینێکە ئەو خودای نامەنا ئەو خودای خۆی ناوی خۆی نا رب العالمین پەیامەکەشی ڕەحمەتن بۆیە کە دەڵێ ئیبتیغاء مەرضاتی الله ئەو کاتە نەک ئینسان حیوانات و باڵندە و ڕووەک و هەرچی هەیە هەمووی مەخلوقاتی خودایە کەواتە بازنەکە فراوان بوو بەڵام ئیتر کە بازنەکان دەست پێەکەی لە نزیکەوە دەست پێەکەی لە نزیکەوە دەست پێ دەکەی نها ئەف هەوڵێن ڤیگاوێ دووەلی تێنەدان مامۆستاکە بژنێت تیمێن چینی یانکو کەساتیەکەوەک ئەنجیلا جولی یعنی کە هەفکاریەت خۆ تینیت گەینتە خەڵکێکی دیتر بوونەمونە کورداژی ئەرێ تو بێت چاوات نرخینی و چاوات هەلسەنگینی و چەند پێتبگە ئەم هەموو هاوکاریە کە بە یەکتری دەدەین خدا ناوی ناوە تەعاونوا على البر ولا تعاونوا على الإثم والعدوان کەواتە لەسەر دەستدرێژی و کاری خراپ هاوکاری یەک مەکەن بەڵام لە چاکەیە هاوکاری یەک بکەن کە فەرمووی وتەعاونوا نەیفەرموو میکانزمەکەی چۆنە یعنی خۆتان دەزانن چۆنی بکەن دوو نەیفەرموو لەگەڵ چێە تەعاون بکەن بەڵام پێغەمبەر دوای ڕوونی کردەوە فەرمووی لەگەڵ بێباوەڕیشە ئەبێ تەعاون بکەین لە کاتێکا لە خزمەتی ئینسانیە بێ لە کاتی حلفی فزوولە بەلێ بوچی ئەم هەمی جار تەعاونی گرێت دەین بەخشینە مادەکێ یانکو خارن و بەخارنا ئەرێ ئەوژی تەعاونیە ئەڤڕ و دکتور یان کەسانێن دیتر یعنی هەفکار بن گەل خەلکی بۆ نمونە یعنی نەخۆش بشتە بەدرستی کار و کار بن بەڵێ ئێستا ئێمە قسەکەمان لەسەر چییە چونکە خەڵک ئێمە دین یعنی خۆشتا سەرەتای نیشتە لە چۆمانە ئێمە ئێستا باسی هەژاریەکەین چونکە خەڵک موچەی وەرنەگرتووە هەندێکی تریش با بڵێن بێکاریەوە کوتت وانە ئەوجا دێنە سەر تەندروستی ئەوجا دێنە سەر ئەوەی بوارەکانی بەخشین چییە و چەند فراوانە مەبەستم ئەوە بوو بزانە خوداپەرستی چۆن یەکێکەڵێ من خوداپەرستیم کردو چۆن ئەڵێ چۆن ئەڵێ ئەم شەو تا بەیانی من شەو نوێژم کردووە یا قسەیەکی باشە دەڵێ خدا فەرمووی لە پارشێوە ئیستیغفار بکەن من لە نیوەشەوە هەستاوم ئیستیغفارم کردووە زۆر باشە خدا بەس ئەمانەی پەیوەست کردووە بە یەکترەوە خدا فەرمووی کانوا قەلیلا من الليل ما يهجعون ئینسانی باوەڕداری ڕاستەقینە کەسانێکن کەم دەنون لە شەوە خەریکی عیبادەت و خوداپەرستین فەرمووی وبالأسحار يستغفرون کەواتە وبالأسحار هم يستغفرون یعنی لە نیوەشەوە و لە پارشێوە و بۆ حاڵەتانە بەری بەیان ئەمانە داوای لێخۆشبوون لە خوددا دەکەن ئەمانە هەمووی بۆ خۆیەتی لەگەڵیدا یەکسەر خوددا فەرمووی چی وفي أموالهم حق للسائل والمحروم لە نێو ماڵەکە و مڵکەکانیشیاندا حەق هەیە حەقی ئەو کەسەیە کە لێی داوا دەکا و حەقی ئەو کەسەشە کە بێدەنگە و مەحرومە و ئەبێ بیداتێ کەواتە لێرە بۆمان دەرکەوت ئەمە مەسەلەیەکی یەکجار گرنگە اینجا لێرە قسەیەک هەیە لێرە نەچین محاسبەی نیەتی خەڵکین بەسەن چۆن یەکێک مەسەن ئێستا خێرێک دەکا ئیعلانی دەکا یەکێک تریش خێرێک دەکا بە نهێنی وانە نەکەوینە ئەو گرفتە
ئەوە ئیعلانی کرد ئەوە بۆچی واکە ئەوە بۆ ڕایەتی ئەمە نیەتی کەس ناتوانین بخوێنەوە چونکە خدا فەرمووی الذين ينفقون أموالهم أما بکە بە کوردی یعنی چۆن یعنی ئەوانەی ماڵی خۆیان دەبەخشن چۆن یەکەم بالليل والنهار هەیە لە شەوا دەبەخشێ سرا وعلانية کەواتە خدا هەردوو ڕێگەکەی داناوە چ لە شەوا دەبەخشی چ لە ڕۆژدا دەبەخشی یعنی چ بەنهێنی دەبەخشی چ بە ئاشکرا دەبەخشی ئیدی نیەت لای خدایە ماقمان نەبێ گرنگ ئەوەیە هاوکاری بکە بەڵێ ئەگەر نەها کەسێک هەفکاریە خەڵکێکی بکات و ڕێکلامێژی بۆ بکات بۆیەکە ببیتە پاڵدەرێک بۆ خەڵکانن دیترژی و ئەوژی وە بکەن هەردوو شتەکە یامان ئەبێن نیەتی کەس نەخوێنینەوە گرنگ ئەوەیە ئەو خواردنەی کە گا بەو کەسە ئەو یارمەتی کە دەگا بەو کەسە لە خزمەتی ئەو کەسە دەبێت کەواتە بچینە سەروێ چەندی مامۆستا بوارێن بەخشینێ چ تشتێک گرنگە و بهێتە ڕێکخستن و تەرتیبەکە جوانتر بوو بهێتە ئەنجامدان ئەو شێ تۆ کەوتت تەرتیب بەری نزیکەی 1000 ساڵ بەکارهێنراوە یعنی لە چی بەکاری لە قسەی بەکارهێنراوە باش وتت ئیمامی غەزالی ئیمامی غەزالی بە ڕەحمەت بێ کە لە 1111 میلادی یعنی نزیکەی 900 ساڵ لەمەوە بەروەفاتی کردووە لە کتێبی ئیحیا علومدینە ئەم قسەیە دەکا ئەم قسەیە خزمەت دەکا بە ئێستامان ئێستا کە خەڵک خێر دەکا خەڵک کە با بڵێن کاری خێرخوازی دەکات چاکسازی دەکات خەڵک ئێستا دەبەخشێ هەر لە خۆیەوە هەندێک کەس بەس تەماشا دەکەن وەختێ تەماشا دەکەن چ دەڵێن جاوکەی وەختی ئەوەیە ئێستا ئەو کابرای بچوە پارەکەی بدایە بە فڵانەشت باشتر نەبوو ئەو پارەی خۆیەتی لەو بوارەیە بەخشیوێتی تۆ ئەگەر هەتە تۆ بچۆ بۆ ئەو بوارەی تر گلەی گازاندە بۆ لەو دەکەی مەبەستم لەم قسەی چی بوو ئیمامی غەزالی لە ئیحیای علومدینە ئەم قسەیە دەکا با بیکەین بە کوردی دەڵێ تەرک التەرتیب بین الخەیرات من الشرور بە کوردی یعنی چی یعنی تەرتیبێک هەیە لە خێراتە پلەبەندیەک هەیە لە کاری خێرا کە دەیکەی تەرتیبێکی هەیە ئەگەر ئەو تەرتیبە تەرکەی کەوتویتە ناو خراپەوە یعنی چۆن بۆچی یعنی لەبەر ئەوەی بێ بزانیت لە هەر کاتێکدا ئەمە دوای ینی بە شێوازێک لە شێوازەکان زانانی تریش باسییان کردووە زانانی تریش وتوانە لیکولی وەقتین عیبادە نوێژی نیوەڕۆ نوێژی نیوەڕۆی بانگی عەسر نوێژی عەسرە ڕەمەزان ڕۆژووە کاتی عیبادەت الوەقت کەواتە ئەم مەسەلەی عیبادەتی وەقتە ئێستا خەڵک پێویستی بە یارمەتی و کۆمەکە کەواتە ئێستا عیبادەتی چاکی ئەم سەردەمە و باشەکەی بریتێ لە کۆمەک بۆی ئیمامی غەزالی گوتی خراپە چییە ئەوەیە کە چاکەکانت تەرتیب نەکردی بێ چاکەکانت تەرتیب نەکردی بێ وەکو ئەوەی کە یەکێک لێرە خەریکە لە برسا بمرێ بۆ نمونە تۆ بچی خێرەکەت بەری بۆ شوێنێکی تر یا مەسەلەن خێرەکەت بکەیتە بوارێکی وەرزشی یا هونەری لە کاتێکدا ئەوە نان نێبیخوا بۆ نمونە بەڵام ئەگەر خەڵک هەمووی هەیبوو دێنەوە بواری وەرزشی هونەریش کاتی خۆی دێ مەبەستم لێرە ئەمە بوو جا هەموو زمانێک کاتەکەی عیبادەتێکی تایە هەموو شوێنێک کاتەکەی وا ئەخوازێ ئێستێمە لە کوردستانە سەردەمانێک شکر بۆخوا ئەم باسی کۆمەکمان زۆر نەدەکرد بەس ئێستا بارودۆخەکە وای لات و هەموو دنیا پێویستی بەم کۆمەکە هەیە جا بوارەکان وتت چییە بوارەکان زۆر گرنگە مەسئلەی ئێستاکە زۆر گرنگ بێ مەسئلەی ئیجار یعنی خەڵک لە خانووی کرێ کە خەڵک لە خانووی کرەیە خۆزگە هەموو جار لە بەرنمەکان دەیان ساڵ ئەلەم دەیان ساڵە وتومە خۆزگە ئەگە خەڵک کرێکی بوو کرێکی حکومەت بێ بۆ حکوومەت خانووی بچووکی هەبوایە و بەکرێ بدایە بە خەڵک ئەو کاتە حکوومەت لە کرێکەی خۆی خۆش دەبوو نمونەی وامان هەیە ئێستا پارێزگایەکی عێراق پێی دەڵێن پارێزگای موسەنا سەماوە وتوێتی چیە کرێکی حکوومەتە ئەم مانگە پارە نەدا بۆ نمونە کەرکووک ئەنجومەنی یا با بڵێم چکە ئەنجومەن ئێستا لە کار خراوە یعنی لە کەرکووک بڕیار بەدەستان بڕیارێکیاندا وتیان قەرارە بڕیارە کرێ چی خۆشە بێ خۆش بێ بەس 150 بە بڕیار کرێ بکەنە 150 بۆ نمونە بۆ ئەوەی بەلای کەمەوە بێتە بڕیارێک ئێستا ئێمە ئەنجومەنی پارێزگاکانی هەولێر سلێمانی دهۆک هەڵەبجە ئەتوانن بڕیارێکی وا بدەن بڵێن چێ لە کرێ خۆشە بێ با خۆش بێ چێش خۆش نابێ بەڵام بڕیارێکمانێ ئەکەینە 150 بۆ نمونە مەسەلەن پارێزگا هەیە وتۆتی کری مۆلیدا ئەمپێریەکەم بە 3000 کردوێتی پارێزگا هەیە لە عێراقەوەی کردووە ئەمەش خۆتوانین مۆلیدەکانمان بۆ نمونە ئەتوان کارێکی لەم جۆرە ئینسانی بکەن خەڵکێکمانەیە بە کرێکاری کاری دەکرد ئەم ئەویدی فەرمانبەری حکومەتە عەلە لەقەل موچەکەی نافەوتێ چاوەڕی موچە دەکا بەس ئەوەی کرێکارە چ بکە ئەوەی کرێکارە ناتوانێت ینی چۆنی پیاکە لە ئەنجامدا ئەوەی کە کرێکارە لە ڕاستیدا پێویستی بە کۆمەکردن هەیە پێویستە کۆمەک کرێ مەسەلەن لە پاڵ ئەوانیشدا ئەتوانم بڵێم خاوەن پێداویستیە تایبەتەکان کە ئەو لە ڕۆژی خێری شەهر ناتوانێت کارکە ئەبێت چاوێکمان لەوانش بێ اینجا دووشتی زۆر سەرەکی ئەمڕۆ وەکوڵێ غیزا و داوا
یعنی چی؟ یعنی خواردن و دەرمان هەیە پێویستی بە دەرمانە، یعنی ئینسان ناتوانێت دەرمانی بۆ بکڕێ، هەیە پێویستی بە خواردن ئەکرێ خواردنی بۆ پیا بکەی. جا مەسلەی تر ئینتەرنێت تۆ بە خەڵکەڵی لە ماڵەوە بە کە خەڵک لە ماڵەوە بوو خۆکرێ ئینتەرنێت هەرزان بکرێ بۆ نابێ لەبەر چی ناکرێ ئەکرێ ئینتەرنێت هەرزان بکرێ کارتەکانی هەرزان بکرێ لە کاتێکدا کە وەکو چۆن دەڵێ ئێمە لە قەیرانەی تۆ کە لە ماڵی پەیوەندەکانمان کۆمەڵایەتی هەمووی بۆ بە مۆبایل وانە ئینتەرنێت هەرزانەکەی مۆبایلیش هەیە کەسەیە ئینتەرنێتی نییە مۆبایلی هەیە دەکرێت کارتی ئینتەرنێت هەرزانکەی عەفوەن کارتی مۆبایل هەرزان بکەی. لێرەوە یعنی خەڵکی ئێمە شتی جوانم بینی ینی جگە لە ئینسانەکان چۆن لە کاتێکا گوتمان لە دەوڵەتی دۆستەکی لە 1986 میلادی واتە پێشی 1000 ساڵ زیاتر کورد بوون لە دەوڵەتی دۆستەکی ئەو عادەتەیان داهێنا لە باکووری کوردستان گوتیان لە زستاندا باڵندەکان خواردنیان دەست ناکەوێت بۆیان فرەدێنە سەر بەفر و دارەکان وانە ئێستش کە کەس لە دەرێ نییە نمونەی ئاوا جوانم بینی نمونەی ئاوا جوانم بینی لە ڕێکەناڵەکانەوە کوڕێکی گەنج وابزانام ناوی ڕێبواریش بوو یعنی لە شەقامەکانە تۆ دانەوێڵا ڕۆکات بۆ باڵندەکان ئەمە زۆر گرنگە خوا ڕەحممان پێکا بەوەی کە ئێمە ڕەحم بە دروستکراوەکانی خوددا دەکەین. مامۆستا بەڕێز درێژاهیە دەمێ بوری زۆر جارمە یەدیتی یعنی کە ڕەنگە سراژی هەندێک جار هاتبیتە گرتن کە بچیت ناوێ خۆ بنویستن وەزارەت ئەوقافێ داک و مزگەفتێکی جیهێکی ئاوا بکەتن ئەرێ بۆ عیبادەت الوەقت ئەڤێنها جاناوێتە بەحثکەتن چەند گرنگە ئەف زەنگینە و ئەف دەوڵەمەندە ئەوی پارەی کەت مەزێخن بۆ دروستکردنا مزگەفتێکی کە ڕەنگە زێدەش بیتن بینتن یعنی دوێ هەفکاریدا سەرفکە چەند گرنگ لێرە مەسەلەیەکی ئەوە بوو کە هێنامانەوە هاتینەوە سەر ئەوڵەکە تەرتیب هاتینەوە سەر ئەوڵەکە هەموو کەسیش دەزانێ یعنی هەموو کەس ئەو تەرتیبە دەزانێ گرنگ ئەوەی لە وڵاتی ئێمە خوددا فەرمووی وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم ئینسان کە کارێکی باش دەکا کارە باشەکەی لێ کەم مەکەن و بەکەم لێی مەڕوانن خۆی کە باسی کاری خێرخوازی دێ وەکو تۆ وتت ئەمە وەکو گوتم لە پێشی 1000 ساڵ وتراوە کەوا تەرتیبێکی هەیە واجبی وەقت لەو کاتەیە چی ئەمە چەند جار وتومانە زانایان کاتی خۆی وتوانە تو ئێستا نوێژت دابەستووە وا لە ناو نوێژای لە حزوری خودای بەس مناڵێکە چێکەوێتە ئاگرێکەوە ئەبێ نوێژەکەی بۆ بڕی بچی مناڵەکە ڕزگارکەی وانە کەواتە ئەو مفازەلەیە خەڵکی ئێمە ئەزانێ من دڵنیام خەڵکی ئێمە دەزانێ کەی پارەکەی لە مزگەوتا سەرفەکە دەزانێ کەی لە خێرخوازیە بەس نەها ئەگەر زەنگینە کە بیتن گوهداریە جانابێتە بکەتن بۆ نمونە نیەتاوی ئەو بیت مزگەفتێکی دروستکەتن بەلێ گافکێ بێتن مستەشفایەکی دروستکەتن ئەرێ گۆڕەی تێیگە هاتە هەمان ئەجر و پاداش هەیە دەف خودی من باسی ئەوە ناکەم زانایان باسییان کردووە بەری من باسییان کردووە گوتویانە هەر خێرێک کە تۆ دەیکەی ئەو خێرە لە پێناوی خەڵکدایە و لە پێناوی ڕازیکردنی خوددایە خێری خەڵکی تێدایە کەواتە هەموو ئەمە قەدیمەوە و پێشتر ئەم قسانە کراوە کە کاری خێرخوازی تەرتیبی تایە تەرتیبەکەی چییە لە کاتی نەخۆشی خەستەخانەت پێویستە لە کاتی ئاسایی مزگەوتت پێویستە لە کاتانە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیز موەزینی هەبووە لە بەغدا موەزینەکەی ئەڵێ حەجی دووەمم بوو بۆ گەردن ئازادی ئەچووم یەک من گەردنم ئازاکان چوم بۆ حەج وتیان ئەی بەلای مامۆستا مەلا عەبدولکەریم چووی وتی نا وتی بۆ وتی ناوێرم وتی بۆ ناوێری وتی ئێستا پێم ئەڵێ حەج یەک جار فەرزە جاری دووەمەکە بۆ ئەچیتەوە بۆچی پارەکەت ناکەی بەخێر ئەبینی ینی مەبەستم ئەمە زانای گەورەیەک مامۆستا مەلا ئەف بانگەوازیە حکوومەتی ڕاگەهاندی سەبارەت زەنگینین کوردستانی کە پهانەوان بچن و هەفکار بند گەلوان سندوقا هەفکاریە دانن داکو بکارن خزمەتە هەفڵاتیە بکەن ئەوێ چەند سەداخۆ هەیە و چەند گرنگی بۆ زۆر گرنگە گرنگی لەوەدایە حکوومەت سندوقێکی هەیە تۆتی هاوکاری بکەیت لە ڕێ ئەو سندوقە ئەیکەی بە قسەی کوچۆنەڵێ دڵی خەڵک قسە بکەم ئەڵێ من سێقەم پێ نییە باش بستێقەت پێ نەبێ دوای وانە خۆت بیکە وانە چەندین ڕێکخراوی خێرخوازیمان هەیە لەم وڵاتە وانە لە ڕێگەی یەکێ لەوانە ئەڵە سێقەم بەوانیش نییە هێشتا هەر لەگەڵتم سێقەت بەوانیش نەبێ و متمانەت بەوانیش نەبێ خۆ متمانەت بە خۆت هەیە خۆت دەزانی چێ ئەناسیت کە پێویستی پێیەتی بیبەخش بەێ کەواتە مامۆستام نەها کەفتینێت ناوبەرە دوو چەمکاندا چەمکە کە عەرەبیت بێژنێت تەتەوع و چەمکێک جیت بێژن سەدەقە و بەخشین ئەرێ جوداهیەک ناوبەرەوان هەردووکەدا هەیە تەبەڕوع و تەتەوع و سەدەقە بەڵێ ڕاستە خۆی سەدەقەکە هەردووکی دەگرێتەوە چونکە گوتمان سدق و ڕازگۆیی من و تۆ دەرەخات کەوا کارێکی کۆمەکی ئینسانی دەکەین بە پێی ئەوەی کە توانامان هەیە
ئەمێنێتەوە سەر ئەوە دەڵێن کە دەڵێ تەتەوع عادەتەن بە کوردی دەڵێن خۆ بەخش یعنی خۆی بەخشیوە دەڵێ من هیچ پارەم نییە وەکو ئەو گەنجە جوانانەی کە هەمانن دەڵێن ئێمە خۆمان پارەمان نییە بەس لەگەڵ ڕێکخراوەکانە خۆمان بەخشیوە خۆمان کار دەکەین ینی بەخۆی کار دەکە شتەکان دەبا و شتەکانە هێنێ و بنمونە پزیشکن بەڕێست کارن چەندی بکەن ئەوە خۆ بەخشە بەڵام یەکێکی دی دەڵێ من لە ماڵی خۆم نابەخشم ناتوانم بەس چیم هەیە پارەم هەیە بەخشینە کەواتە تەبەڕۆع بەخشینی شتەکەیە دەیدەی ئەوی دی کە هەڵی دەگرێ و دەیبا خۆی بەخشیوە کەواتە تەتەوع خۆ بەخشیە تەبەڕۆع بەخشینەکەی بەڵێ مامۆستای بەڕێز بۆ ئەنجامدانا هەر کارێکێ ڕێوشینت خۆ هەناکێت یعنی کا بچ شێواز ئەف کارە بهێتە ئەنجامدان نەهاژی ئەم سەردەمی کۆڕۆنایدا کە خەڵک کەفتێت ناوێ مژارێدا ئەمێ بەحسا کۆمەکت کەین ئەرێ ڕێوشینن کۆمەکێ ئەب چ شێواز بهێنە ئەنجامدان دەپێ باشە ئەو پرسیارە بوو کە لە سەرەتاوە وتت خوددا لە قورئاندا وەڵام بوو بەرسوی هەیە دەفەرمێ ینی باسی چاکەکاران دەکات دەفەرمێ ومما ڕەزەقناهم ينفقون ومما رزقناهم لەوەی کە پێماندان لەوەی کە پێمان بەخشیون دەبەخشن مانای چییە؟ مانای وایە ئێمە نازانین هەر کەس خوا چی پێداوە یا بەمان هەر کەس چی هەیە کە ومما رزقناهم ينفقون لەوەی کە هەیانە دەبەخشن و بەشێک لەوەش کەواتە دووشت دەرکەوت وەکو تۆوتر بەشێک لەوە دووەم لەوەی کە هەیانە بەشێک دەبەخشن لەوەی کە هەیانە کەواتە لێرەوەیە پزیشکێک چی هەیە؟ دەتوانێت ڕێنمایی هەبێت دەتوانێت چارەسەریش هەبێ وانە دەوڵەمەندێک لە ڕێی پارەوە خاوەن خانوویەک لە ڕێی لێخۆشبوون لە کرێ خانووەکەی وانە چۆن دەڵێ زانایەکی ئاینی لە ڕێگەی قسەکانی شتێکی تری ڕەنگە پێ نەبێ بۆ نمونە لە ڕووی مادی و ئەوانەوە چکە زانای ئێمە بە شێوازێکی سەرەکی دەوڵەمەند نین بێمەوە سەریانی ڕۆشنبیرێک لە ڕێی نووسینێک و مەقالەیەکەوە ئەبینی کەواتە کەس ناتوانێت بڵێ من هیچم نییە ببەخشم باشە هەموو ئەمانش دەتوانن ببەخشن یان نا خوددا دەفەرمووی یەسئەلوونەکە ماذا ينفقون ئەی محەممەد ڕوودی خوای لەسەر لێت دەپرسن چ ببەخشین خوددا دەفەرمێ قل بڵێ قل العفو يسألونك ماذا ينفقون قل العفو العفو لقرآن لوي يعني زيادة الزيادة يعني أو شتي لخوت زيادة براد قرتوا شتيك لخوت زيادة ببخشة قالت اللي روية كهميشة قلتوا زوج جارج قلتوا موتوا تناند إنسان يعني همو كس شتيكي لي زيادة همو كز لو اشتدى بخشة كلي زيادة بل عادة أو تشتي زياد رنج أو تشبيتن يبي كلك بيتن أوش قد برساليك جوانا كواتا اللي رو قصيكي ترى خدا فرموي والله مي أوشي ده فرموي لن تنالوا البر وناقن بتشاكي شاكي راستقينا حتى تنفقوا مما تحبون دبل لو اشتب بخشن كخوتان خوشتان أبي أو جاري كتر خدا فرموي أنفقوا من طيبات ما كسبتم هاد أو آياتش هي أنفقوا من طيبات ما كسبتم لو يكدستان كوتوا وكسبتان كردو هتانا كامي ببخشن أنفقوا من طيبات ما كسبتم باشكي وشاككي عكسي طيب شيا خبيثة يعني بيسكي وخرابكي بويا خدا القرآن هذا فرميه ولا تيمموا الخبيث منه تنفقون ولا تيمموا ما تشوف بقريبنا وخوارنا كانت أبزاني كامي بيكلكا بداخوا لا هندك لباريزكا كاني هرمي كردستان هندك نبي علام هندك شيرنا من يكان كدوانزر روجو شيرنا من يكين ما وتوا هاتو کردوتی بەخێر بەسەر خەڵکەوە و ئەوجا تەندروستیش گرتووەتی بۆی کەشف بووە کەمە ئاخر تۆ ئەمە کەی خێرە تۆ کە بزانی 12 ڕۆژە شیرنیەکەت کەوتووە و ئەکسپایر بووە و بۆ بەژەهر بۆ خەڵکی ئەمە چۆن خێری پێ ئەکرێ چۆن ئەبێ بیبەخشی ئەمەیە ولا تەیەمموا الخەبیث منه تنفقون خدا دەفەرمێ یا مەسەلەن کابرایەک پارە دەبەخشێ لە ماڵەوە هەرچی ڕوبع کۆن و 250 دیناری کۆن و دڕا و نازانم چی هەیە کاتە زەرفێکەوە ئەیبەخشێ ئەوە ناڕوە أو لا يخوت كزوري ناقري إذا شيء أو باري ورقري تو إكي بخير أما خدا فرمي ولا تيمموا الخبيث منه تنفقون ما قرن بني وشت خرابة كانت أنا لخرابة كانوا جلك خرابة كانوا شيء خرابة كانوا أو إلى آخره لو أنا ببخشن بويا خالك زور سلكي لو يكتو أماجت بيكر خدا فرمي يسألونك ماذا ينفقون قل العفو لو اشتيك للزيادة جاب ما بس تمشيوا للزيادة ضلهم هي هيجي لزيادة نية فقيرة بس قصي خيري لزيادة قسەی خێر دەبەخشێتەوە قسەی جوان دەبەخشێتەوە دەزانی هەیە خێر ناکە هیچ خێری قسەی خێریشی پێ نییە ئەو کەسانی کەوا جوێن بە خێرخوازەکانیش دەدەن
ئەو کەسانەی کەوا قسەی خراپ دەڵێن ئەوانە زەین چیان لێ زیادە قسەی خراپیان لێ زیادە هەر کەس لەو شتە دەبەخشێ کە لێی زیادە هەیەشتی جوان و پاک و قسەی جوانی هەیە ئەی بەخشێ هەیە قسەی خراپی لێ زیادە قسەی خراپە بەخشێتەوە ئەلێرەوەیە خوددا فەرمووی کە یەکێ خێری کردووە تۆ کاری تۆ نییە بڵێ وەڵا بۆ ڕیا کردوێتی کاری تۆ نییە بڵێ بۆ حکومەتی کردووە کاری تۆ نییە بڵێ لە پێناوی بەرژەوەندیە کا کردوێتی گرنگ ئەوەیە هاتە بەردەستی ئەو خەڵکە و ئەو خەڵکە سوودی لێوەرگرت جا ئەگەر نیەتەکەی خراپ بوو تۆ خوددا نیت محاسبەیەکەی ئەوە خوددایە لە ئینەمە الأعمال بالنیات لەسەر نیەتەکەی حسابی لەگەڵدا دەکات نهامە مەچینێکتر هەیە مامۆستای بەڕست ناوا کوردستانێدا کە فەرمانبەرن گەل کۆمپانیایە و vêgavkêl mala xwe danîştîne erê çend ya giring e ev bangewazan niha cenabête behs ketin bigihte xwedanên kompanya jî ke meaşê wan bû bihête sarfkirin da ku bigihne vê ecr û padaşta cenabête behs kirin. مەسلەیەکی گرنگە ئێستێمە هەر باسی وڵاتانەکەین ئەڵێن یابان ئەڵێن پێشکەوتنی یابان و زۆر جارە ئەو قسەیە دەکەین یابان ئەڵێ ئەو مۆزەفەی لە کۆمپانیایەکی منا کار دەکا پەیوەندیەکی کۆمەڵایەتیشیان دروست کردووە دەڵێ ئەمە هەر پەیوەندیەکی ئابووری نییە تۆ کرێکاری لە لای من و لە کۆمپانیاکەی من تۆ چۆن ئەڵێن دەرامەتە مرۆییەکان دەرامەتە مرۆییەکان HR ئەمە تۆ دەرامەتێکی مرۆیی منی تۆ لەگەڵ منی چەند ساڵە کار لەگەڵ من دەکەی دەبێت خاوەن کۆمپانیا و کارگەکانی ئێمەش ئەوەیان لەبیر بێ کە ئەم خەڵکەی لەگەڵ ئەوان کاریان کردووە ئەوە هەر کرێکارێک نییە بڵێن جا بە ئەم کرێکارەش بڕوە یەکێکی تر دێنم آخر ئەوە جێی متمانەیە چەند ساڵە لەگەڵ تا بووە ئەبێ پەیوەندێکە پڕی بێتەوەکو تۆوتت بتوانێت بە جۆرێک لە جۆرەکان یارمەتی بدە جا خدا باسی سنفێکمان بۆ دەکات دەڵێ خۆی خێر ناکە الذين يلمزون المؤمنين في الصدقات يعني ئەوەش کە کارێک دەکا خێر دەکا ئەیانەوێ بڵێن وەڵاوە هەر بۆ ڕیا کردی لە پێناوی خوا نەبووە ینی ڕێگەی لێگرت بۆیە خدا لە قورئاندا دەفەرمێ الذين يبخلون کەسانێکن بەخیل و ڕژد و بەخیلن ڕەزیلن نابەخشن ويأمرون الناس بالبخل نەک هەر نابەخشن خۆیان بە خەڵکیش دەڵێ کوڕە تۆ عەقڵت هەیە بۆ دەبەخشی حکومت با پارەکەی خۆی بێنێ منیش دەڵێم حکومت پارەکەی خۆی بێنێ وێ حکومت هەر حکومەتی ڕێنمایی نییە حکومەتی بەخشەرە و پارە و موچە شتی خەڵک ئەبێ دابینکە ئەوە گومانیتیان نییە بەڵام لە پاڵ ئەمەشدا هەموو وڵاتان شت دەبەخشن آخر تۆ سێری بیلگەیتس و ملیاردێر و ملیۆنێرەکان ملیاردێر و ملیۆنێرەکانی ئەم وڵاتەی ئێمە لەسەر ئەم خاکە بوونە بە ملیاردێر لەسەر ئەم خاکە بوونە بە ملیۆنێر ئەوان ئێستا لە سەریانەکەەوە ئەم بەخشینانە ئەنجام بدەن بۆ چونکە دوجار جارێکی دیکە هەر لەسەر ئەم وڵاتە و هەر لێرە دەمێننەوە لە شوێنێکی تر نین ئەسەر ئاخفتنە جەنابێت تەمام مستانی ئەف وڵاتین وەکو بیژنێ وڵاتین مەزن و زلهێز یعنی مافیاژی تەنانەت مافیا ئەوێن کە خراپ تێنە قەلەمدان ئەو ژی هاتینە سەر خەتت گەل حکوومەتێک هەفکار بدگەن ڕاستە یعنی وڵاتان لێرە ئێستا بۆیە گوتمان لە بەبزان پێشی 3 هەفتە لە ئەڵلقەیەکە گوتمەوتمان کۆرۆنا ماسکەکانی لەسەر دەموچاوی هەموو خەڵک لادا باشەکانی دەرخست و خراپەکانیشی دەرخست کەواتە وڵاتان وەکو تۆوتت وڵاتانش حکومەتیان هەیە بەڵام لە پاڵ حکومەتدا ملیۆنێرەکانیشان دەبەخشن ملیاردێرەکانیشان دەبەخشن خاوەن کارگەکانیش دەبەخشن کاکە وەرزشوانەکان ئەوە بەرشەلۆنا ئەوە ئەتلەتیکۆ مەدرید ئەوانە لە سەتاسی موچەکانی خۆیان خۆشبوونە لە پێناوی بەرژەوەندی نادیەکانی خۆیانە بۆ نمونە ئەوە ڕۆناڵدۆیە نازام 4 ملیۆنی بەخشیوە ینی وازی لێ هێناوە ینی وڵاتان وەرزشوان بێ هونەرمەند بێ هەموو ئەمانە دەبەخشن جا مەبەستم ئەوە بوو ئێمە کە دەبەخشین ئەبێ بزانین خدا فەرمی وما تنفقوا من خير فإن الله به عليم ئەو نەمان بەسە حەقمان نییە فڵان پێزانێ پێی نازانێ خدا پێی دەزانێ لێرە مانای خێرخوازی دەرەکەوێ هەر کەسە مەبدەئەکەی خۆی لێرە دەرەکەوێ جا خاڵێکی زۆر سەرەکی ئەوەیە کە خدا دەفەرمێ وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت بەری ئەوەی بمرن ببەخشن ئەزانی خەڵکێک هەیە ینی هەر دەڵێ وەختی نییە جارێ ئێستا وەختێتی کە مرد ماڵ و مناڵەکەی ئەو پارەی بۆ ناکەن بەخێر ئەو پارەیە کەم کەس هەیە ماڵ و مناڵەکەی لە دوای خۆی کە مرد بۆی بکەن بەخێر هەتا خۆت ماوی باشترە بیکەی بەخێر بەڵێ ئەوانها من تەرکیز دا ئاخفتنە جەنابێتە یعنی زۆربەی هەر زۆری وان ئاخفتنە گوتارەکەت گەل کەسێکی ئیماندار کە ئیمانەوەی پلەکە بەرز بیتن ئەری گریمان vêgavkê kesek heye bîneriya vî bernameyê ket û vê xelekê diketin îmana wî netûî asî daye erê çi palderekê dîke heye ku ew bikarîtin yanî wê rêya
ببیتە هاندان بۆوی خێرە بکەن. ئێمە بەرنمەکە کە ڕۆشنبیری ئاینیە و لە نێویشە ئیسلامە ئاوا قسەمان کرد بەڵام وەکو گوتت یعنی ئێستا ئەگەر هەر هەشت ئاینەکەی کوردستان وەرگین بە ئیسلامیشەوە هەموو ئەمانە هەر هەشت ئاینەکە لە چی بەشدارن وتمان لە ئیمان بالله باليوم الآخر وعاملە صالحة کەواتە سێ کوچکەکەی هەرماوە کەواتە ئێزدیەکیش هەر ئەم قسەی قبوڵە ئێستا مەسیحەیەکیش ئەم قسەی قبوڵە جوویەکیش ئەم قسەی قبوڵە زەردەشتیەکیش ئەم قسەی قبوڵە هەر کەس بە نیەتی خۆی کەواتە لێرەدا ئەمە قسەیەکی ئاینی گشتی بۆ ئەمە کردمان بەڵێ ڕەنگە کەسەکە بەڵام وازعێکی ئاینی نەچێت وازعێکی ئینسانی ئەویشم قبوڵە کەواتە باوا دابنین وەکو هەموو جا گوتومە بە پێی ئامارەکانی بیو لە دنیادا دەڵێ نزیکەی ڕەنگە 2 ملیار هەبێ بڕۆی بە هیچ دینێک نەبێ بەڵام خۆ ئینسانە بڕۆی بە ئینسانیەت هەیە کەواتە ئەویش بە نیەتی خۆی هەر خێر دەکا و چۆن دەڵێ دەبەخشێ و لە هەمان وەژدانەکە ئینسانی بەڵێ اینجا ئەمەیە کە لێرە قسەیەکێ لێرە کە ئەگەر بێت و بڵێن فلانە کەسێک ناسیومانە پێشتر وەڵا فلانە کەسێکمان ناسیوە بڕۆی بە هیچ دینێک نییە وایە وا ئەڵێن ئێستا خێری کە وڵا هیچ خێری ناگە ئەوە ئیشی تۆ نییە ئەوە ئیشی تۆ نییە کە بڵێ ئەگاویان ناگە ئەوە کاری خوددایە و ئیلەیە مەرجیعکم فەئونەبیئکم بیما کنتم فیه تەختەلیفون خەڵک خراپەکەی لەوێدایە لە جێی خوا قسە دەکا خوددا ئەوەندەی بە ئێمە گوتووە ئێوە لەگەڵ یەکدا خوشک و برای ئینسانی یەکترن لە خەمی یەکتردا بن ئیدی نیەتەکان هەمووی بۆ قیامەت جەنابێتە بەحسەوەی چەندەی کرد کە هەندێک جار ئەو تشتێ مرۆڤی زیاد ئاخفتنە و قسەکردنە ئەرێدوی دەمەی دەمامۆستا هەر کەسێکی ئاخفتنێ بکەتن دەرئەنجامێت تێگەهشتن و بڕواویە ئەواوی قەنعەت پێ هەی ئەرێ گریمان کەسێک دێ ئاخفتنێکی کەتن سلبی بۆ کۆمەڵگەی دەزەڤڕیتن بەلێ دەرئەنجامێت تێگەشتنەوەی ئەرێ مەبەستا من ئەوە کە مرۆڤ دەرئەنجامێت تێگەشتناخوو بپەیوێت بۆ خەڵکێکێ یا فریە هەر کەس کاریتن یانژی پیڤەر هەنە وەکو گوتت ئازادی ڕادەربڕین بۆ هەمووان فراهەم کراوە لە دنیادا ئازادی ڕادەربڕین ئەمە عەرەب پێڵێ حڕیەتە تعبیر وانە ئەم فریدەم ئەکسپرێشنە یعنی ئەم ئازادی ڕادەربڕینە بۆ هەمووانە بەڵام چ دەڵێ وانە چی دەڵێیت و قسەکەت چەند خێری مرۆڤایەتی تێدایە یا چەند شەڕی مرۆڤایەتی تێدایە وایە بۆیە دوجار ئەوە بووکە پێغەمبەر لە پێغەمبەریان پرسی درودی خۆی لەسەر کە ئایا خوددا ئێمە محاسبە دەکات لەسەر ئەوەی بە زمان دەیڵین ئەی گوتی مەگەر ئەم هەموو خەڵکەی ڕوو لە دۆزەخەکەن هەر بۆ هۆی ئەوە نەبووە کە بە زمانیان گوتویانە قسەی خراپیان کردووە قسە خراپەکەش بۆتە مای ئەوەی کە کردەوەی خراپی بەدوایە بێ بۆیە خۆت باش دەزانی ئاەتەکان و فەرمودەکانی پێغەمبەر درودی خۆی لەسەر چەند قسە لەسەر ئەوە دەکەن کە وشە بەرپرسیارەتیە بۆیە خوددا فەرمووی وەقول للناس حوسنا ناس بۆ ئەم 7 ملیار و 500 ملیۆنە قسەی جوان بکە حسن جوانیە قسەی جوانت هەیە بیکە قسەی خراپ بکەی وەک لە قسەی خێرە الکەلیمەة الطەیبەة صەدەقە قسەی خێر سەدەقەیە وەکو بە قسەکە پێغەمبەر وا فەرمێ هیچ پارەی نییە بیبەخشێ بە قسەی خێر ببەخشێ آخر کەلیمەی خەبیسەش خراپەیە لەسەرت ئەنووسێ کەواتە مامۆستا بچنە سەبارەتوێ چەندێ ئەف کۆمەک و هەفکاریە ئەم بەحثکەین کی ژێ بەرپرسە یانکۆ کی هەست بەرپرسیاری تێ بکەتن هەم بەروی بابەتەی بەپێی ئاریشە و گرفتەکان ئێستا ئەم گرفتەی کەوا دنیای گرتووەتەوە ئەم کۆڕۆنایە هەموو دنیای گرتووەتەوە ینی وایە 170 دەوڵەت ینی هەموو دنیای گرتووەتەوە کەواتە بە پلەی یەکەم ئەرکی هەموو دەوڵەتەکانە ینی ئەوە نەما بڵێ ئیشی سینە و ئیشی ئەمریکای و ئیشی فلانە دەوڵەت پێویستی بەوە هەیە لە ئاستی دنیادا لە ڕێی ڕێکخراوی تەندروستی جیهانیە و لە ڕێی نەتەوە یەکگرتوەکان و تەنانەت ئەنجومەنی ئاسایش ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی چونکە ئەمە مەسئلەیە کە پەیوەستە بە مەسئلەی ئاسایشی تەندروستی هەموو جیهانەوە اینجا دێنەوە سەر حکوومەتەکان حکوومەتی ئەم وڵاتانە اینجا بە حکوومەتی هەرێمی کوردستانی شەوەکە ئەو ڕێو شوێنانە چین بیگرێتە بەر بۆ ئەوەی کەوا خەرجیەکانی کەم کاتەوە و دەرامەتەکان و داهاتەکانی زیاد بکات تا بتوانێت موچەی خەڵک بدە ئەو جا دێتە سەر باسی کۆمپانیەکان وەکو ئاماژەت پێی کرد ئەم کۆمپانیانی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن و سوود لە خێری کوردستان دەبینن دەبێ هەستن بە ئەرکی خۆیان ئەو جا ئەو ڕێکخراوانی کە لە هەرێمی کوردستاندا هەن و NGOکان و ڕێکخراوە خێرخوازیەکان هەموو ئەرکی ئەوانیشە بەم کاراستن بەڵام لێرە زۆر ئاگدار بین حکوومەت لە لای خۆی یەکێک داوای موچەی لێ بکە و داتابیسی هەیە حکوومەت ئەڵێ تۆ لای من ناود نییە چونکە داتابیسی خۆی هەیە بەڵام لە کاری خێرخوازی من لە دوای ڕاپەڕینەوە لە زۆر ڕێکخراوی خێرخوازی ئیشم کردووە تووشی یەک گرفت بوومە ئەویش ئەوەیە کە ئەو کەسەی تۆ خێرەکەی پێەکەی ناوی لە 3-4 شوێن نووسیوە بەداخەوە ئەمەشمان هەیە
ئەم دیاردەیەشمان هەیە بۆیە داواکەم لە ڕێکخراوە خێرخوازیەکان ڕێکخراوە خێرخوازیەکان ڕێکخراوە مرۆڤ دۆستەکان چه ئەوانەی لە ئاستی گەورە و نێودەوڵەتین لە هەرێمی کوردستان چه ئەوانەی کەوە لە ئاستی مامناوەندی و بچووکن لەگەڵ خۆیاندا داتابەیسەکان بە یەک بن نەبادا یەکێکی مناڵێکی بێسەرپەرشت لە 5 شوێن وەرگێ نەبادا یەکێک بە ناوی هەژاری لە 4 شوێن وەرگێ و بەشی ئەوانی دیکە بخوا ئەی ئەگەر ئەو بەش هەندی کێم بیتن هەر 5 بەشاژی تێرێ نەکرد ئەوە پرسیارێکە ئیفتیرازیە بەس ئێمە چۆن وتمان بندیوار و چوار موچە خراپە لە لای حکومت ئەبێ نەمێنێ لە کاری خێرخوازیشان من ئیشم کردووە دیومە ئەزانم خەڵک فێڵت لێکە خەڵک فێڵت لێکا دێ لەسەر 4 شوێن وەردەگرێ ئەوە بانگەوازم بۆ ڕێکخراوە خێرخوازیەکەیە داتا بەیسەکانتان ناوی بێسەرپەرش ناوی فەقیر ناوی هەژارەکانتان یەکخەن تاوەکو بزانن خاڵێکی تر بۆ حکومت سوود لە هین وەرگێ سوود لە چی پێڵێن پتاقی بایعی پتاقی بایعی بە هەموو کەم و کورتەکانی هێستا شتێکی زۆر باشە بۆ ئەوەی کەوە خێزانەکانت بۆ بدۆزێتەوە اینجا دەوڵەمەندەکان چۆن حاجی قادری کۆی بە ڕەحمەت بێ فەرمووی مەرگ و ژین میسلی سێبەر و تاوە ئەوەی بمێنێ عاقیبەت ناوە مەرگ و ژین وەکو چی وایە وەکو ڕۆژ و تاو یعنی چۆن یعنی مەرگ سێبەرە ئەکەوتە تاریکی ژیانیش ڕۆژە ئەمە نمونونەکان لە یەکەچن ئەوەی بمێنێ عاقیبەت ناوە یعنی چی دوجار ئەوەی بمێنێتەوە ناوێک ئەمێنێتەوە ئەو ناوە ئەڵێن فلانە کەس لە لای خوددا نووسێ فلانە کەس لە ڕۆژی تنگانەدا بەم کارانە هەستە لە لای ئینسانێت ئەنووسێت تۆ تەماشاکە تۆ هەر کەسە سێری شاری خۆی کە ناوی چەند دەوڵەمەنێک دەوڵەمەندمان زۆر بووە بەس ناوی چەند کەسێکە بۆ ئێستش ئەڵێن کەریمی علەک بۆچی سلێمانی هەر ئەڵێ کەریمی علەکە لەبەر ئەوەی کەوا لە کاتی تنگانە و سەردەمی تنگانەدا مەسیحیەک لە خزمەتی هەموو مسلمانان و مەسیحیەکان و هەموو خەڵک چەند گرنگە ئەف ڕەوشانها ئەم تێدا دژین و ئەم هەمووژی بەحسەوەی چەندێتێن کە دوماهی کێتن چەند گرنگە مووقفێن مرۆڤاتی بهێنە تومارکردن ئێستا ئەمە خوددا وەڵامی ئەوەشی داوە خوددا فەرمووی پێشی ئەوەی مسلمان دنیای هەبێ و دەوڵەمەند بێ لە سەردەمی پێغەمبەر درودی خوای لەسەر بچنە مەدینە و شاریان هەبێ و دەوڵەمەند بن بەری ئەوە فەقیر بوون هەیە لە سەردەمی نەبوونیەکە و فەقیرێکە بەخشینی کردو هەیە لە سەردەمی دەوڵەمەندێکە لە سەردەمی خۆشیش بەخشین هەیە لە سەردەمی ناخۆشیش هەیە بەس خوددا دەفەرموێ بەخشین لە سەردەمی ناخۆشیدا زۆر باشترە لە بەخشین لە سەردەمی خۆشیدا وكلا وعد الله الحسنى خدا وعد و پەیمان و بەڵێنی داوە بە چاکە بۆ هەردووشیان بەڵام خدا دەفەرموێ لا يستوي منكم من أنفق من قبل الفتح بەری ئەوەی مەککە هەبێت و بەری ئەوەی مسلمان دەسەڵاتی هەبێ ئەوەی کە لە بەری زەعیفەکەیە بەخشیوێتی وەک ئەوە نییە کە چی بێ وەک ئەوەی کە ئەنفەقوا من بعد وەک ئەوانەی کە لە دواییدا بەخشیان ئولئیک ئەعظەم دەرەجەة من الذین ئەنفەقوا من بعد ئەوانەی لەبەری فەتحا بەخشیان لە زەمانی ناخۆشیەکەیە پارەیان بەخشی ئولئیک ئەعظەم دەرەجەة من الذین ئەنفەقوا من بعد لەوان باشترن بۆیە ئەمە مەسئلەیەکی زۆر گرنگە کە ئاگادار بین دەوڵەمەندەکان لە جوارجارجا پارەکە ئەڵێن کەس پارە نابا لەگەڵ خۆی بۆ قەبر وایە بەڵام ئەتوانی پێشی خۆت بینێری کەس لە دوای خۆی پارە نابا بۆ قەبر لە دوای خۆی چونکە تازە وەفاتی کرد چیەکە بەڵام لە پێشی خۆت ئەتوانی بینێری کە خۆت ئێستا ماوی بینێرە کەواتە ئەو خێر و چاکەی ئێستاکەی خوددا دەفەرمێ وما تقدموا من خير لأنفسكم تقدیم یەکەین ئێستا دەستێتت خوش مامۆستای بەڕێز زۆر سپاس بوو جەنابێت هەر ساخ و سەلامەت بن ئینشاءالله بەلێ بینەرین بەڕێز ڤی ئاوای دەینە دومای یاڤێ خەڵکێژی و زۆر سپاس بۆین بەڕێژی هێڤیام ئەوە ژیانەکە خۆش و تەندروستە و سەلامەت بگوزەرینن خدای مەزن هەمیان بپارێزیتن ئەلڤێن ساخیە و هەموو مرۆڤاتیە لێ ڕزگار بکەتن سپاس بۆ هەفکارین بەڕێژی ببینم خێر و شاد هەتا خەڵکەکە دی بینە فێک خدای مەزن هەمیان بپارێزیتن